بۆ جاری چوارەم ڕێگای مامەجەلکە شەقڵاوە لەلایەن هاوڵاتیانی حەوت گوندەوە بەڕووی ئۆتۆمبیلانی بار هەڵگر داخرا کە ڕێگاکە پارێزگای سلێمانی و هەولێر و دهۆک بە یەکەوە دەبەستێتەوە. هاوڵاتیان دەڵێن بەهۆی هاتوچۆی بار هەڵگرەکانەوە ڕێگاوبانەکانمان تەواو تێک چوونە و ژیانمان نەماوە. چەندین جار ئەو گوندەی خۆشناوەتی وەختی خۆی زمانی حکومەتی بە ئەسوێران کرێە قەنەعەت کە ئەو ڕەزارەتی ئێستا لەدەست ئەو تڕێلانە دیتە ئەوەی ئەو تڕێلانە بەمەی کردێ سەدام حوسێن بەمەی نەکردیە، یعنی ئەوەندە دەژیانێکی نەخۆشداین کاکە جیهان زادە چیت کە بەدیلی وەی لێدەن یان وەرەقەرەبووی ئەو خانیانە بکەن و ئەمە بارەکەن لەو گوندانە ئەڕۆین، یعنی ژیان نییە بەڕاستی ئەمە تێدانە هەر لەو پەڕی نەخۆشدانە ئەو چا ڕۆژ پێش ئێستا کە خێزانم کارەبای لێدەیە خوا ئاگادارە سعات 5 هێوارێ کارەبای لێدەیە سعات 7:20 دقەی ئەمن گەیشتیمە مەفرەقەی مامەزەرکەی، یعنی بە دوو سایدی جادە قەپات کرێ باشە خێزانم شتێکی لێ هات بە یعنی بمر بە سایق تڕێلە ئەیگۆچە حکومە داهات ئەیگۆچێ. بەهۆی داخرانی ڕێگاکانی هیران و نازەنین و سکتان و بالیسان و کۆیا بار هەڵگرەکان هاتوچۆیان گواستەوە بۆ ڕێگای مامەجەلکە. دوا جاریش دانیشتوانی حەوت گوند ڕێگای مامەجەلکەیان بەڕووی ئۆتۆمبیلە بار هەڵگرەکاندا داخست و دەڵێن ڕێگاکەی ئەوان لابەچیە و بازرگانی نییە و تاوەکو حکوومەت کێشەکە چارەسەر نەکات و ڕێگا و بانەکانیان نۆژەن نەکاتەوە بەردەوام دەبن لە داخستنی ڕێگاکە. بە قورعان کاکە هیچ ژیانن نمایوەڵە، ینی لەبەر تۆز و لەبەر بۆن و برێم ینی حەچی خراپە هەمووان تووشی نەخۆشی بووینە توش ئاساسیە بووینە نە زراعەتمانمە نە باخچە بەراتمانمە یانی هیچمان پەرەوەرنە خەلاص بوو مریشک و قاز و حەلە شۆناتی بکەویتە سەزادەی نامینی. ئەو سێ جار چار جارە ڕێنگرتیە حکوومەتیش هاتیە و وعدی دایە و هیچیش نە بەڕاستی ئەمەش داواکارین ینی ئەو ڕێسا گرتیتن داواکاریشنە حکوومەت بێتە خەت بەڕاستی ینی ئەو سیارێ بار هەڵگرانە لە کۆر ئێرە بکاتەوە بەڕاستی ینی ئەو ڕێیانە هەموو قەپاتن بەس ئەوە کرایتەوە قورسایی و سنگایی ینی ئەو جادە خۆ دەبەر ئەوەی ناگری بەڕاستی. ماوەیەکە ئۆتۆمبیلە بار هەڵگرەکان لە هەرێمی کوردستان کێشەی هاتوچۆیان لە نێوان پارێزگاکانی هەرێم بۆ دروست بووە و ناوە ڕێگاکانیان بەڕوودادا دەخرێن. سەرەڕای ئەو باجە زۆرەش کە لە شۆفێرانی بار هەڵگر وەردەگیرێت بەڵام ئەو پارەیە نەخراوەتە خزمەت ڕێگاوبانەکان و زۆرینەی ڕێگاکان وێرانن. نەبرنەسەری بەڵێنەکانی حکوومەت بۆ چارەسەرکردنی گرفتی ڕێگاوبانەکانی حەوت گوندی سنووری قەزای شەقڵاوە وای کرد بۆ جاری چوارەم حەوت گوندی ناوچەکە ڕێگاکە بەڕووی بار هەڵگرەکان دابخەنەوە. لە ئێستادا تەنها ئۆتۆمبیلی بچووک دەتوانێت هاتوچۆ بکات دەڵێن تاوەکو گرفتەکەش چارەسەر نەکرێت ڕێگاکە بەڕووی بار هەڵگرەکاندا ناکەنەوە. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام گوندی مامەجەلکە لە قەزای شەقڵاوە.